وەختتان و خێر خەڵکە کوردەوار و میدوارم لە هەر کوێهان ساق و سەلامەت بن. بەردەوامین لە دادگاکانە ئەنفالیان، ساڵەکانە سیەی سیستەماتیکە قڕان. من ئەمڕۆ بەهۆی ئەوەی کە نەمتوانی و وەختم پڕ بوو دادگاکە بە حوزورە شاهدین بەردەوام بکەم، مەجبور بووم کە بە تەنهایی دیبێتێکی لەسەر بکەم. ئەمما چون دیسانەوە وەختم تەنگ بوو و مەجال نەبوو بە ناتەواوی بەجێم هێشت. هەر بۆ خاتری ئەوە من ئەوەم سڕیەوە، ئەمما بۆ خاتری ئەوەی کە ئەنفالیانە 5 جێگەی خاڵی نەبێت و موجود بێت، بۆیە نکاتێک مەترەحەکەم لە ڕاستایە دیبەیتێک ئەمڕۆ کردم. بزانن من ئەمڕۆ مەسائلێکم مەترەح کرد کە ئێشەی سەریع چاوێکی پێ بخشێنم. سوالە من ئەوە بوو کە ئێمەمانان لە تەعقیبە ئەم دادگانە بە مەسائلێک پەی ئەوەین کە تا بە ئیمڕۆژ بۆ ئێمە پوشیدە پنهان بووگن، و ئەویش ئەوەسە کە ئوسوولەن اتفاقێکە لەسەر زەمینە ئێمە کەوتگە کە لە ئێمە ئەنفالیان دروست ئەکات. ئەنفالیان بە معنایە بە تاراچووەکان، تاڵان کریاگەکان، بە یەغما چووگەکان، ئەوانەی کە وجودیان بە یەغما چووگە، لەشیان ماگە، ڕۆح کۆچی کردگە، ئەوانەی وا سەرزەمینیان چووگە، بستەخاکێکی مۆقەتیان وا لە ژێر پا. ئەنفالیان ئێمەین و سوورەتە ئێمە، سوورەتە ئێمەیەک کە ڕۆحی گەورەیەتی کۆچی کردگە لە ناومانە و ڕزاڵەت باڵی کێشاگە بەسەر وڵاتمانە. دوێکە کاک عومەر محەممەد نوکتەیەکی مەترەح کرد، وتی بنەماڵەی ئەنفالەکان 4 و 5 مەعاش ئەگرن، تەنانەت ناکەن ناوی کەسوکارەکەی خۆیان لە قاپێکا چاپکەن و لە لادیەکەی خۆیانە هەڵی وەسن یابی دەنەدە لە ماڵەکانە خۆیان. ئێمە وەختی ئێژین ئەنفالیان یعنی لێمان قۆمیاگە، نەخۆشێ تا قبول نەکا نەخۆشە، دەرمانێ دەست پێ ناکات. یەکەم هەنگاوی دەرمانکردن ئەوەسە قبولکەین کە نەخۆشین، قبولکەین کە لێمان قۆمیاگە. بزانن قیاس خۆکردن بە هۆلۆکۆست و ئاشڤیتس و قیاس خۆکردن بە جینۆسایتە ئەرمەنیەکان و قیاس خۆکردن بە جینۆسایت های جۆرا و جۆرێک کە ئیمکانی بووگە دەنگە کەسانێک دەربێرێت، قیاسێکی ئیشتباهە. گو این کە ئێرادەی ئەوانەی کە حاکمانە ئەم دنیای کردکریاگە بەشکریاگنە لەسەر ئەوەسە کە شتێک ببینن یا نەیبینن، ئەوەی کە لە بەشە مەسائلە هۆلۆکۆستە پنهانە حزوری نیرویەکی مخەڕبی قودرەتمەندە وەکو حزبە ناسیۆنال سۆسیالیستە ئەڵمانە نازی، ئەڵمانێک کە ئەتوانێت لە تەقاوڵە 3 ئیدئۆلۆژیە مۆدێرنە دوویان بە چالشە گەورە بکێشێ، یەکێکیان لیبرالیزمە و یەکێکیان کۆمونیزمە. فەشیزم و نازیسم لە تەقابڵ و لە زەربەیەکا کە ئەیوەشێنێت لە مقابڵت 2 ئیدئۆلۆژی قەت بەرزەکاتەوە و وەختە بیان هاڕێت. ئەگەر هۆلۆکۆستێک معنای هەست، فاوندی بۆ دائەنێن، تریبون ئەخەنە بەردەمی، قەوانینی بۆ تەسویب ئەکەن، سەرفەن بۆ خاتری ئەوە نییە کە ئەمانە ئۆمانیستیشن، ئەمانە تەرفدار گیانە ئینسانەکانیشن، نە، ئەمە دەستاویزە ئەو شەڕە وەحشەتناکەسە کە دروستیان کرد، قەتڵ عام و کوشتارێک بوو کە کردیان، وەلێ گەرەکیان بوو بۆ تاریخ و بۆ مێژوو لە نازیسم دێوێک دروست بکەن، شەیتانێ دروست بکەن کە ئەنەهوو خۆیان نیەن. یعنی
افتخارە بەکاربردنە بۆمبە ئەتۆم لەلایەنی یاڵەتە متحدەی ئەمریکاوە بۆ تەسلیمکردنە ژاپۆن مدیالیایەکی قەشەنگە بەرپەیکەرێ بەشەرە پێس چەرمەگە غەربی فرە مدالیایەکی قەشەنگە نشانە قودرەت و ئوبوهەت و عەزەمەتیانە ئەوان دنیا وا ئەبینن لەذا سوالکردن بە دەرگاهە ئەمانە کە ئەنەهو ئەمانە لە زامەکانە تۆ ئەکۆڵنۆ ئەمە دەرد و موسیبەتێکە کە بەسەر سەرزەمینە ئێمە هاتکە من ئەمڕۆ لە تەقابڵێکە فرەیەک لەمانەی کە لە ناوە سەرزەمینە ئێمە بەچکە ڕەعیەتە خوڕەعیەتن کە دەستپەروەردەی نظامە سەڵتەی جەهانی لە سەرزەمینە ئێمە یەخەم پێگرتن و کارە سیاسی ئەمەسە لە سەرزەمینە ئێمە سیاسەت نەکریاگە لە سەرزەمینە ئێمە مشتێک کڵاو بەردارە حانەقە درۆزن بووگن بە نۆکەرە ئیدێک موەزەف و کارمەندی کلیسا و کەنیسە تا ڕۆح سەرزەمینە ئینسانە کوردی و سەرزەمینە کوردی بە تاراج بوون و بە یەغمای بوون و نابودی بکەن سوالە گەورەی من ئەمەسە ئەگەر لە ساڵ 1991 ئێرادەیە جۆرج بوشە گەورە نەبوو تەکە خانمە مارگارەت تاچەرە پەلامارە سەدام حسین بدات و جاشەکان بەحسە ئەنفال نەکەن ئایا ئەنفالێ مەوجود بوو ئێمە ئەحیانەن لە ئەنفالێکیش خەبەرمان بوو من ئاگادارم فرە کەسێک وەختێ باسی هەڵەبجە ئەکا ئەژێ کە گەڕاینەوە بۆ هەڵەبجە وتمان باوکمان بە تووپە ئێران مردگە وەکو ژیاگە تا هاتینۆ ئەگەر سەدام حسین ساڵەندن 91 پرۆسەسە حەزبی و خەڵاسکردنی نەهاتایتە بەرەو ئەنەهوو هەڵەبجەیەکیش هەڵەبجەی بوون افتخار بوو بۆی ئەگەر بیان وتایە هەر کەسێک کە سوکاری لە شیمیایەکەی هەڵەبجا لە دەست دریاگە بێت با فیشەکێکی دێبین کەس ئەحیانەن خۆی ئەکردە ساحێوە 10 شەهید و 5 شەهید و 6 شەهید سوالە من ئەمەسە سوالە من ئەمەسە کە ئێمە هیچ وەخت ئەو شتەی کە پێمان دریاگە لەم دنیای جەدیدە خۆمان بەدەستمان ناوردگە هیچ افتخار نییە تۆ بازمەندەیە قڕکریانە مردمێک بیت هیچ افتخار نییە تۆ تایتڵێکی جەدیدت پێبەن بەناوە بنەماڵەی شەهید و ئەمە ببێ بە تەنها مەکانە پیرۆزیەتە تۆ و مەوجودیەتە تۆ سوالە گەورە ئەمەسە تۆ لە مەقولەیە مەرگە عەزیزانت چیت لە دەستاکە ئەحیانەن زندگیت گوم کردگە عاتفەت لێون بووگە زەخیرەیەک لە تاریخە هەزاران ساڵەیە ژەنیە خانەوادەتت گوم کردگە تۆ ئەحیانەن ئیحساسە بارە مەسئولیەت ئەکەی بەرامبەر بە تەمەدونە هەزاران ساڵەیە ئەژدادت کە نەیێڵی خوێنی کەسەکانت بە فیڕۆ بچێت ئەگەر ئەمریکا ئێرادەی نەکردایە سەدام حسین لابووە ئێمە ئەسڵەن ئەمانزانی ئەنفالیش هەست خانەوادەیە ئەنفالیان وا تا ئەنفال نەبوو بە شەرەف و نەبوو بە شۆغڵ کەستان خۆتان نەکرد بە ئەنفالیان وا تا بە ئەم دەقیقە ئێمە لە ئەبعادە ئەنفال نازانین لە ئەبعادە هەڵەبجە نەتان ئەزانی بۆ چه اتفاقی کەوتبوو یعنی ئێمە ئیشت تەزویر بنینە کنارۆ ڕیا و چاپلوسی بنینە کنارۆ چەندێک لەمەی کە ئیمڕۆ هەین خۆمان دروستمان کردگە خۆمان ساحەوی ئەوەینە کە خۆمان دروستمان کردبێت بزانن من بەرخوردێکی کاملن دروست بەر ئەساسە خووی خۆم ئەەکەم
بە فاسدین و بە بەچکە ڕەعیەتەکان. بۆ من ئەمە تەوزیح داگە لە دیبەیتەکانتر، بەتایبەت ئەوانە گوێی لێ بگرن وا گەرەکیانە مەتنە ئاخێز منحرفکەن. من بەحسم کرد لە ئەخلاق سەروەران نیچە و ئەخلاق کۆیلەکان نیچە بەحسێکی قەشەنگی هەست بە عنوانە ئەخلاق سەروەران و ئەخلاق کۆیلەکان. ئەگەر من کورد بە ئینسان سوڵتە ناپەزیر ئەوێنم، چون ئەمە لە وجودە خۆم و لە وجودە ئەوانەی کە ئەیان ناسم ئەوێنم، بزانن هەر شوناسێک لە دروستکردنی فاصڵە لە نێوانی کەسێکی تر و کەسانێکی ترا دەرئەکەوێت و دروست ئەوێت. هەر شوناسێک بە دروستکردنی فاصڵە لە نێوانی کەسانێکی ترا دەرئەکەوێت و دروست ئەوێت. ئەخلاق گەورەکان ئەخلاقێکە ئەخلاقی واقعیە. گەورەکان و سەروەران ئەشراف خۆیان بە خاسی مطلق ئەزانن، وەلذا ئەوان سەمومەنی هەرچی شتە هەن. مەسەڵەن لای ئەوان پیاک بوون، دلێر بوون، شەهامەتدار بوون، چوونە مەیدانە دوژمن و لە مەیدانە دوژمنا دەرنەچوون بەهایەکی بەرزە. ئەوانن ئێژن چه هونەرێ قەشەنگە، هونەرە وەچی نییە. مەسەڵەن ئەوانن کە حەز بە ڕاوکردن ئەکەن وە کەڵکوشتن و ڕاوکردن بە وەرزش و بە تەفریحێکی خۆشی ئەزانن. ئەخلاق سەروەران ئەخلاقێکی واقعیە، چون ئەوان خۆیان بە خاس ئەزانن و ئەحیانەن کەسێ لە خۆیان بە خاستر نازانن. قاچی وا لە زەمینە وما بەقیە جامعە لەسەر ئەخلاق گەورەکان تەعەسیەکە وەڕواتە بەرەو. ئەمما کۆیلەکان ئەخلاقیان ئەخلاقە ڕەتفعلیە و هیچ گزارشی لە زندگی حەقیقی ئەوان ناکا. ئەوان ئیدئالیان زندگی ئەربابە، لە ناخە خۆیانە قینیان تێ لە خۆیان. ئەوان لە ناخە خۆیانە ئەزانن سەروەر خاسە، کۆیلە خراپە. بۆیە چون هیچ وەخت سەروەر نەوگن، یەک قیاسێک ئەکەن لە سەروەر لە زەهنیەتە خۆیانە کە چی بکەن کە بگەن بە سەروەر. بۆیە چون ئەمە زندگی واقعیان نییە، تەبدیل ئەوێ بە دین، ئەبێ بە خوو. جایسە با من مثالتان بۆ بێرمەوە. کێ تەبلیغی کردوتی ئەمریکایی سەروەرە، ئوروپایی سەروەرە؟ نۆکەرەکانیان کێن؟ ئەوانەی وا خوروجیە زانکۆکانن، وا سەرانە حیزبین، وا حیزبەکانن، وا بە ناوی کورد و قسەیان کرد، وا بە ناوی عێراقی و ئێرانی و تورکیەیی و سووریەیی قسەیان کرد. وتیان چون کۆیلە خۆی ئەزانی کۆیلەبوون خراوە، خۆی قینی تێ نەخۆی، لەذا تف ئەکا لە زندگی. ئێمەمانان چه ئەتفاقێکمان بۆ کەوت؟ ئیدەیە بەچکە ڕەعیەت هاتن خووی ڕەعیەتی خۆیان فرەداناوە سەرزەمینە ئێمە کە ئەخلاق کوردی ون بوو. بزانن من وەختی لە بەرامبەر دوژمنانە ئەم ئومەتە هاوار ئەکەم و مەوزە ئەگرم، فرەیەک ئینسانە کوردی حەزی پێیەکە، تۆ لەوێ ئەفەهمی کێ کوردیە، کێ کوردی نییە و حاڕیاگە و بەچکە ڕەعیەتە دروستکریاگە. بزانن کاورایی بۆگەنم بەچکە ڕەعیەت کە هیچێکی لە کوردیەت بۆ نەماگە و ئەحیانەن ئەقەبەیە سەروەریە کوردی لە دەستداگە، سەروەر بە کاورای ئەمریکایی ئەزانێت.
وەلذا ئێژێت کە کاورایە ئامریکایی چون دموکراتە سەروەرە، کاورایە ئامریکایی چۆن خۆی ڕووتۆ ئەکاتۆ سەروەرە، کاورایە ئامریکایی چون دەم لە فمینیزم ئەدا سەروەرە، کاورایە ئامریکایی دنیای گرتگە بە مافە مرۆڤ گرتگیزی. بۆیە ئەمە ئەوێت و تەوەهوم خۆی قینی تێ لە خۆی جمێن ئەدا بە کورد. وەلذا ئەمریکایی بوون ئەوێت و دین بۆیە تۆ ئەوێنی لە سەرزەمینە ئێمە هەنووس چواردانە هۆمۆسێکشوال حرەکەتیان نەکردەیە، لایە لەم بەچکە ڕەعیەتانە گشتیانەوەن و هۆمۆسێکشوال. بۆیە تۆ ئەوێنی لە سەرزەمینە ئێمە کابرانی خەیچە و خنجەی ئەحمەقانە ئەکا ئێژی جەدەن دەرجەت لە پاریسا گەورە بووگە سبقەتیشی لە پاریس گرتگە، ئەحیانەن گۆشت ناخوا، ڤەجێتەریەنە، ڤیگنە، مەحسوڵاتە حەیوانی ناخوا، قینی تێ لە کوشت و کوشتار، لە شەڕ قینی تێ خوێن خراوە. ئەمە بووگەس و دین، ئەمە دینە مەردەمە زەعیفە ڕەعیەتە کویلەس کە خۆی قینی تێ لە کۆیلەیەکەی خۆی. ئەم مشتە بەچکە ڕەعیەتە سەرزەمینە ئێمەیان کاول کرد. ئینسانە کوردی قسەی لە کەس نەخواردەوە، وەکو من بە نادروست ئەیوت نادروست، بە دروست ئەیوت دروست. ئینسانە محتەرەم احترامی بەدەست ئەهاورد بە مەردانگیە کە نیشانی ئەدا، بە شەهامەت و دلێریە کە نیشانی ئەدا. کاکە لە قاموسە منە کورد، پیای بێعورزە، پیای ترسیاک لە نەزەرە من ڕۆحی حیزە، بە حیزی ئەزانم. لە ناوە منزەر منە ئینسانێک یا خاسە یا خراوە، خاس خراومان نییە. لە ئەدەبیات و لە نەگاهە ئێمە خائنەوە سزای مەرگە. ئەحیانەن دانانیشین تەکیان نان و ماسیش بخۆین. بزانن لە ئینگلیسی ئەپرسی ئەرێ بۆ سوکانە ماشینەکەتان وا لە لای ڕاستە، ئەزانین چی جواب دەداتەوە؟ ژە کازوی ئینگلیش، بۆ خاتری ئەوەی کە ئێمە ئینگلیسین حەج بکەن، حەج مەجبور نیە جواباتەوە واسە. ئێمە خۆمان ماشینمان دروست کردە، خۆمان ئەربابت جەهانین، واسە تەوزیحە بۆ نادا. تۆ بۆ ئاکەی کازوی ئینگلیش، وەلی تۆ فێرتیان کردگە 2000 دانە پاساوە بێری تۆ بۆ ئاکەی. چون ئێمە ئینسانین و چون ئینسان حەقی هەست زندگی بکات و چون ئینسان، وەلی ئامریکایی ناژێ بۆ بۆمە ئەتۆمیدا لە ژاپۆن. مەیلمە ئیمپراتۆری ژاپۆن گەردەنکەش و فشاری هاورد و مەیلم بوومە مەشیا وادارم کردە سۆڵکە بۆمە ئەتۆمەم لێدا. تۆ هەست بڕۆ بەلی. جالبە لەم سەرزەمینە ئێمە کەس نەیگەرەکە بۆمە ئەتۆم دروستکە، وەلی گشتی گەرەکێ دەرپێکەی داکەنێ تا بێتۆ ئەرباب، تا بێتۆ ئەرباب. و هیچ وەخت ناوێتۆ ئەرباب، بەڵکو سەری لە فاحشەگی دەردێت، سەری لە نابوودی دەردێت. پەیمانە حەیدەری وەختی بەرخورد ئەکا و ئەوێسێت لە بەرامبەر بەچکە ڕەعیەتە ئەوێسێت. حاڵیت بوو بەچکە ڕەعیەت منزورم چییە لە بەچکە ڕەعیەتی. من فکر ناکەم ئەحیانەن لەم دنیا کەسێ لە منیش خاستەر هەست شتێ لە منیش خاستەر ئەزانێت. من ئینسانە کوردیم و جەهەن وا ئەوێنم و فکرەکەم جەهەن وا قەشەنگە، پێویستیش ناکات تەوزیحی بەم، چون فکرەکەم کوردیەت یعنی ئینسانە مخەیر بوون، ئینسانە سوڵتە قبوڵ نەکردبوون، ئینسانە یاخی بوون. من وای وێنم. بەڵام تۆی بەچکە ڕەعیەت تف ئەکەی لە خۆت، فکرەکەی تۆ کوردی
وئیستا تۆ قینەتێ لەم کوردیە گەرەکتەبی تۆ شکڵە بابا ئامریکاییەکە قژە زەردکەی بلیچیشی لێبەی نەرم و ناسک و تەسک قسەکەی لەسەر زەمینە ئێمە پیاک تەسک قسە ناکات و ئەدەب قسەکردنیش و سەداقەت قسەکردن و مەردانگی قسەکردن و شەهامەت قسەکردنە بەر ئەساسە عەداڵەت و ئەخلاق ئەو پێشن و ئەدەب قسەکردن ئینسانە کوردی بەرامبەر بە دوژمن تەوەهومی نییە و مماشاتیش ناکا لەگەڵ دوژمنە من وا ئەیوێنم تو فکرەکەیشی بچی تەقلید بکەی لە ئەربابە ئامریکاییت بچۆ بەچکە کۆیلە بچۆ تو هیچ وەختێک بۆ بە ئینسانیەت ناکەی چون تۆ ڕەزیلی پەستی بۆیە ئەمڕۆ ئامریکایی بوون و غەربی بۆ ئێوە بووگەسۆ دین بۆتان چون پێی ناگەن کردکتانە سە ئیلاهیات من ئینسانم و من ئۆمانیزمم و من پیاوسالاری خڕە و من ژن مافە مرۆڤ و من فۆمینیزم و من قوربانیم و من حەز بە قوربانیەکەم و کۆمەڵگای نێودەوڵەتی و ئەربابە ئەمریکایی و ئەربابە ئەوروپایی و بڕۆ براکەم بڕۆ بچەسبە بە دینەکەت و بچۆ کاورای کاول بۆیە ئەوەی کە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ هاوردگەسی ئەوەی ڕۆڵەی کوردی بێت ئەوەی دایک و باوکدار بێت ئەوەی ئەشرافزا و سەروەرە کورد بێت حەز ئەکا بە متناخێز چون ئەمە نۆرمە ئینسانە کوردیە ئینسانە کوردی دانێکە وەکو من سەریح بێژ وازح بێژ قسە ڕووکەر یەک ڕوو و خاصە خراوە خائنە خادمە و تعرفی تەکی کەسێکا نییە و شەرمی لە کەسێک نییە بۆیە بابزانن ئەوەی لە جامعەیەک ئەوێتۆ مۆد ئەخلاقە سەروەرانە ئەرزشەکانە سەروەرانە حاکمەوێت نە ئەرزشە مشتێک کۆی لێتی هەڵدریاک ئەگەر تابلۆیەکی نەقاشی ئەسنرێت و 50 ملیۆن دلار تۆ دەمم ماق ئەمێنیت ئەوە سەروەرەکانە جامعەیەکن ئەرزش گوزاریە تابلۆیەکەکەن و 50 ملیۆن دلار دەنات و هەر نافەهمی دۆلارێکیشی پێبەی هەر نافەهمی ئەو وا ڕەفتارەکە جەهانە ئەو وا قەشەنگە تۆ بخاترەوەی ئەحیانەن ڕۆحە کۆیلەی خۆتیش دەربخەی کە کۆیلە نییەی بۆگەن نییەی بێعەقڵ نییەی هاڕیاک نیی تجاوز پێکردیاک نیی قینەتێ لە ڕاوکردن هەستە لە کۆتر و کەو قەسپەی بێبوت وەلیمە حەزەکەم بەڕاوکردن حەزی پێیەکەم دڵیشم فرەفرە لێدا بۆ ڕاوکردن ئێمە وایە حەزی پێەکەین کەڵکوشتن جوزە ئەرزشەکانمان بووگە تۆ حاڵیت بوو کاورای تێڵدریاک تۆ فکرەکەی ئەفغانیە بۆی مهمە ئامریکایە چۆن دەرمۆردی فکرەکاتۆ ئەوە تۆی هاڕیاک بۆت مهمە سواری پاسگیل بووی ئامریکایی بێژن وڵا زۆر مهمن ژنەکانیان سواری پاسگیل ئەوێت کاورای ئەفغانی هەر بۆی مهم نییە کاورای ئەفغانی ئەوە بوو وا غەڵەتی دەرخوردی ئامریکادا و ئامریکای بۆ چۆکدا ئاورد لە ئەفغانستانە ئەمریکا مەجبور بوو دانیشێتە سەر مێزە مزاکراتەکە تاڵەبانە ئەفەهمی ئەفغانی 4 ئیمپراتوریەتی شکەستداگە 2 دەحفە بریتانیا دەحفەی سۆڤیەت یۆنیۆن ئەم دەحفەیش ئەمریکا چون ئەخلاقە سەروەرانەی خۆی هەست چون کۆپی لە دیگەران ناکە و بەچکە ڕەعیەت نییە ئەمەی ئمڕۆ لە کۆمەڵگای ئێمە حاکم بووگە ئەسڵەن ئەخلاقە کوردی نییە بابزانن ئەسڵەن وانییە ئەوەش قیافە دوا بگرە و ژست دوا بگرە و بۆین باخ لە خۆت بە و کراوات کە برت و قات و ڕیبات کە برت و لووس قسە بکە و ئەبرۆ قەیتانی کە و خۆ تەسکەرە و قسەی چاپلوسانە فڕەبە لە دەمت و
هیچ وەخت ئینسانێکی سەروەری کوردی وا قسەی نەکردگە، هیچ وەخت وا قسەی نەکردگە. ئەوانەی ئەمڕۆوە بەرخۆردەکەن مشتێ تەجاوز پێکریاگە تۆخمە ڕەعیەتن، بنە جوولەکە و بەچکە جوولەکەی هاوریاگە ئەم سەرزەمینەنە، وا خویە کوردیان گۆڕی، وا کاورای کورد تەپی لێشی وێگە نازانی چۆن قسە بکە. بابزانن ئینسانە کوردی بگاتە پای ڕێکەبەرایەتی، کەس لەم دنیا بە پیاگ نازانی خۆی نەوێت، ئەرزشەکانە خۆی نەوێت، بەهاکانە خۆی نەوێت، مەچەکە خۆی نەوێت، تەمەدونە خۆی نەوێت، حەزارەتە خۆی نەوێت، کۆپی لە کەس ناکات. بێژە ئەحیانە ئامریکایی فرە پیاگە بوومە شکڵ ئەمریکایی، دەرپێکانم لە پێم داکەنم، ئەی بۆ ناڕۆی بۆمە ئەتۆم دروستکەی و F-35 دروستکەی و ئەمپەریالیزم دروستکەی و جیهان بگنی وەکو ئەمریکایی. ئەمریکای فقط دەرپێ لە پێداکەنی، لوس و نەرب و نازک قساکە، وەێ دەست ئەنیوە دوکمەیەکە چەکە فوسفری فڕاداتە خوار و هەزاران هەزار ئینسانە کاوە قەقناس، وەێ فیلمێکی هالیوودی دروزەکانی وەی جەهان بە فەسادە کێشێنێ. ئەمانە داستانێکە کە ئێمە ئێشێ بە تەمام قودرەت و یارانە کوردەوار لە بەرامبەرێ مشتە بەچکە ڕەعیەتە تەجاوز پێکریاگە بوێسین. هەر سەروەرانە ئەم ئومەتەنە کە ئەم ئومەتە ڕزگارەکەن، با بزانن خویە کوردیتان گوم بووکە. ئێمە خۆمان بەگەن نازانین، ئێمە خۆمان بەخاسە زانین. کاورا لە پیاگبوونە خۆی پەشلیمانە، ئەڕوا لە پشتە فەمەنیزمە وێسی. بابەگیان تۆ خۆت دروست حەساوی پیاگووە، تا ژنەکەیش دروست حەساوی ژن بێت، تو خۆت تەکلیفەتەکە خۆتا مشەخەص بێت. کاورای بەچکە ڕایەت، تو تەنەفورەکەی لە خۆت، تو هەر نازانی زندگی چییە، بۆیە حقارەتەکانت بە شتەکانی تر و پڕەکەی تۆ. لەذا سوعالە من مشەخەسە، تۆ بە عنوانە ئینسانە کوردی، بە عنوانە ئەوەی کە دژمنێک بە پلان و هاتگە خوت بگۆڕێ، وجودت بگۆڕێ، فیزیکت بووە، ئەنفالیانت لێ دروستکە، بە تاڵەن چووەکانت لێ دروستکە. حاڵیت بوو بە تاڵەن چوو یعنی چی؟ یعنی ئەوەی کە پیاوی کورد جورئەتی نەوێت ئەحیانەن بە شەهامەتی شۆ قسە بکات، بێژە وڵا شەهامەت شتێ خراوێکە، وڵا بێباکی شتێ خراوێکە، دەستداربوون و کەسداربوون شتێ خراوێکە. من حەزەکەم مۆدۆرنەوەم، گاندیوەم، من حەزەکەم ڤجیتریەن وەم، بلەوەڕم. تۆجۆکان ئەمە عەزیزم، ئەمە دینە جەدیدە، دینە بەردەگیە، دینە کاوەڕیە، دینە ئینسانە کوردی نییە، دینە ئینسانە کوردی نییە. کەلامە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ پەیمانە حەیدەری بە هەزاران هەزار ئینسانە سەروەرە کوردی حەزی پێیەکە، حەزی پێیەکە، چون لە جنسە خۆیەسی. جەهانە ئێمەم شەکڵیە، جا با کۆمەڵگای کوردەوار بوێتە دوو بەش، کۆیلەکان و سەروەرەکان. با بوێت تەجاوز پێکریاگەکان ئەجێگەیەک، ئینسانە کوردی واقعی ئەجێگەیەکی تر. تا ئێمە ئەم لەشە بۆگەنە متعەفنە مردارە دەسە ئەم بەچکە ڕایەتانە دەربێرین و ئەم فەزایە عمومیە پاکۆ بکەینەوە لەمانە. و من پاکیەکەمەوە ئەمەی لە ناخم منەوە تێتە دەر کوردیەتە، ئەمە شەخص نییە قساکە، ئەمە کوردیەتە خەریکە قساکە، ئەمە ڕۆحە ئەجدادتەوە خەریکە قساکە. وا تۆ لە بیرە نەماگە، وا تۆ مشتێ بەچکە ڕەعیەت گەلە کۆمەی لێتیان کرد و خوتیان گۆڕی، بەڵام لە ناخ تۆ وەختت دەنگە من ئەشنەفی.
ئارکیۆتایپەکانت هەڵەسێ و حەزی پێەکەی. ئینسان و کوردی ئینسانە سەروەرە و جەهان وا ئەبینێ کە هەز چون خاص مطلق خۆیزی مندا نەنیشکن تۆ قیاس بکەی کە من مۆدەرن هەم یانە، ئەحیانەن شیکیش هەم یانە، ئەحیانەن لە نەزەر کاورایەکی ئەمریکایی و ئینگلیسی و ئاڵمانی و من حاڵیم هەز یا حاڵیم نییە، ئەسن نەزەریم بۆ مهم نییە، ئەسن بۆ مهم نییە کە هەز یا نییە، مهم ئەوەسە ئەو ئەگەر پەلامارە زندگیە منیدا من وجودی نابود کەم لایەوە